سڵاوت لێبێ پێم بڵێ جەنابەت پلەی بەدەستێنە پێشتر ڕاهێنان کردو بۆ ئەو ماراسۆنە ئەوە یەکەم جارە بەس پێش ئێستا لە ماراسۆنی تشکە بەشدار بووم ڕاهێنان کرد و پێش تەمرین کرد و پێشیاری وەڵا تەمرین نەکرد بەسەرەوە هات خۆت شارەکە بە 3 کیلۆمەتر بکرد دوایێ ئیشە هەوو ئەو جەمەجال نەبوو تەمرینکەمەوەها ئەو جە ڕاستاتمە زۆر باشە خۆت چکارەی کۆفی قاوەخان ئەوانە یعنی وەرزش ناکەیت ها وەرزش ناکەی ڕاضی ناکەی با کەم یعنی ئەگەر مەجال هەبی دەکەم بەس حەزم لێ یعنی زۆر بکەم باش هەستت چۆن بکە لەم ماراسۆنە بەشدار کرد پلەی بەدەستێنە وەڵا زۆر پێشخۆشم ئەو یعنی ئەو یەکەم جاری دووەم دەردەچم ئەوجا زۆر بڕوات بە خۆت بکە پلەی بەدەستبێنی گۆتم دەینە نزیکە 2 کیلۆمەتر ڕات کرد هیچ ماندووبوون نەبووی نا زۆر ماندوو نەبووی منە پێشتر خۆت یاریت کرد و یاریزان بوویان لە هەموو مارۆسێنێ بەشداریکەم باشە تا چەند گرینگە گرنگی بە ڕاکردن و تەندروستی خۆمان بدەین تا چەند گرینگە وەرزش بکەین هەتا پێت بکرێ هەتا پێت بگرێ وەرزش بکەی ئەزە هەر وەرزشێ بی غاردان بی تۆپێن بی جیملاستیک بی زیبایی ئەوە بێ ئاسن بی هەمووی باشە دەتوانم بزانم تەمەنت چەندە مامە 63 ساڵمە باشە ماوەی چەندە یاری دەکەی ئایا پێشتر چی یاریەکەت زۆر کردووە وەڵڵاهی لە بیدات ماراسۆنم بوو لە ئێرانیش بووم ماراسۆن غارمە دەزە لەوێ دایم ئەوەل دووەم سێمە بەس هاتمە ڕقەمێ حمرم گەورە بووە ئەمڕۆژ زۆر باش بوو یان دەتوانم لە 21ەکەی پێشەوە بی هەست چۆنە وەڵا هەستم زۆر خۆشە دەستخۆش لەزناتوان دەکەم بەخێربێن و بەڵێ من یاریزانی پاڵوانی یاریگۆڕ پەرمەدان یاریزانکی یاری عراق و بەشداری ساڵێکچەکان دەکەم ڕاستی لەو هەفتەی ڕات و بەشداری دوو پاڵوانتم کرد لە دەروی عراق کە ماراسۆنی عالەم سوپاس بەخوای گەورە پلەیەکەم رسینا ئەمڕۆ شات مێرە بە خۆشحاڵیەوە توانین پلەیەکەم رسیم 2 کیلۆمەتر مەسافەکە چەندە یاریزانی بێستیا بوو لە دەوری عراقات بوون بەڵام بۆیە بە ڕۆژان تەمرین دەکەین خۆمان باش ئامادەکرد بوو تۆزێک جۆخی گەرم بەڵام سوپاس بەخوای گەورە توانم پلەیەکەم دەست بێنم باشە هەستت چییە کە لە پاڵەوانتی دەرەوە بەشدار دەکەی ئێستا هاتووی لە پاڵەوانتێکی لە ماراسۆنێکی خێرخوازی لە ناوەخۆ بەشداری دەکەی سەرەتا جیاوازی زۆر لە بەنی ئێمە وڵاتاندا بەڵام سوپاس بەخوای گەورە کوردستان بەتابەتەکەن هەرێمی کوردستان یعنی لە ڕووی وەرشۆ تۆزێک باشتر لە چاو چەند ساڵانی ڕابردوو لەوەیتمان دەکەنە سەر تەندروستی بەڕاستی داواکارم لە ڕێکخراوەکان بتوان ئەو چاڵەکان بەردەوام کە بۆی خەڵک ئاگای لە تەندروستی خۆی بێ ڕۆژان بتوانێت وەرش بکات هەر جۆرە ڕاکردنە پاسک لە گرنگەوە چکە بەڕاستی تەندروستیش بەشێکە لە سەرکی ژیان پێویستە هەمومان ئاگاداری تەندروستی خۆمان